بەڕامەی سەربازی نوێی ئەمجارە چیرۆکی چەند پیاوێکی ژێراو دەژێڕێتەوە کە شەڕ لەگەڵ قوڵای و لێڵی تاریکی ئاوی ڕووبار و دەریاچە و گۆم و زەرکاوەکان دەکەن کە زۆر جار بوونەتە هۆکاری مەرگ و کارەساتی جەرگبە. يريدان سرباز هۆکاری ئەو مردە بە سەراحەت بەخوای ئەو خنکانە کە ڕوو دەداتن هۆکاری سەرەکی بەڕاستی خنکاوەکە بەخۆیت قەیناکە قەزا و قەدەر لەسەر چاوی من و لەسەر سەری من بەس ئەتوو ئالەتەکەت هەیە ئالات پێدەگوترێن نەتزادا پێدەگوترێت سەر ئاو ئەوە هاریکارێکی زۆرت دەکاتن کە ئەتوو مەلەوانیش نەبی یان مەلەوانیش بی تووشی تەشە نووسبی ئەو ئالەتە بەشەر 7,000 کڕێتت زۆر هەیە دەڵێ من دەحیم ناینی ئەوەی ببەستم لە بەرەوەی مەلەوانم بابە من غەواسم لە بن ئاوێ نەبەجارێک بە سەتەها جا تووشی تەشە نووس بوومە بەهۆی حەرەکەی زۆرەوە لە بن ئاوێ زانەفەکەی خۆم دەیمەوە هەتا دەمارەکانم ڕاستە ڕێ دەبنەوە بە خۆم شخصی کۆم کە غەواسم. ئەم پیاوانە بە هەموو توانیان ڕێگری لەسەر هەڵدانی ئەو کارەسات و مەترسیانە دەکەن بەر لە ئەگەری ڕوودانی مەرگە ساتێک بۆ هۆشیارکردنەوەی مرۆڤەکان و چاودێری ئەو شوێنە مەترسیدارانەی کە ئاوەکان دای پۆشیون و بۆنەتە تەڵەی مەرکی مرۆڤەکان. سەربازی ونی ئەمجارە باز لە چیرۆکی پیاوانی ژێر ئاوی قەزای خەبات دەکات. ئەم شارۆچکەیەش دەکەوێتە خواروی شاری هەولێر. ئەم ناوچەیە جوان و گرنگە، ئاوێکی لە زستان بە خڕ و لە هاوین مەنگی هەیە. ئاوی ڕووبارەکە وای کردووە گەشتیار و هاونیشتیمانێکی زۆر ڕوو لەم ناوچەیە بکەن. زۆر جارم گەشتیارانە تووشی ڕووداوی خنکانیان خلیسکان دەبن لە لێوار و قوڵایی ئەم دەریاچەی کە دەوری ناوچەکەی داوە. تیمی ژێرئاو بەعام ئەوانێک کە پێکاتونە لە تیمی ژێراوانی کەن دەستنە بن ئاو ئەوانە دەستنە غێر دنیا ئەوانە چەند کەسانێکی لێرە هاتوون کە خول و مەشقیان پێکرایە لە خول و مەشقەکان بەڕاستی ئازار و عەزیێتیان زۆر کێشە لەبەرەوەی کە ئەو مامۆستایانەی کە ئەوانیان دەرچواندیە گوتیتیان ئێستا ئەمە جێ ئەوەی نییە کە ئەمە خەمتان لێ بخۆین پیرۆستان بێ ئەو بەشە مرۆڤایەتیە ئەو بەشە پڕ لە ئینسانیەتە کە دەیکەن زۆر شانازی بە پیشەی خۆمانیش دەکەین لەبەرەوەی پیشەکە مربوطە لەگەڵ زگسووتان و جەرەکسووتانی ئەو مرۆڤەی کە دایکە کە بابە خوشکە برایە کێ لە بن ئاوەیە عەزیزترین شخصی لە بن ئاوە ئەمە دەچین دەستی هاوکاری لۆ دەبین بەس بەداخەوە ئەمە تازیەکەی لۆ کرد دەکەینەوە خەمەکەی لۆ کرد دەکەینە تەرمەکەی لۆ دەدۆزینەوە.
ئێستا وەکو ئاگادارکردنەوە فراوانە با بڵێن زۆر لە هاوڵاتیان ژمارەی بنکەی ئاگرکوژێنەوەی خەباتیان پێیە کە دەزانن لە ناو تیمی ئاگرکوژێنەوەی خەبات بەشێک هەیە بەشی ئاوێ غەواسیان لەگەلە زۆر هەیە هاوڵاتیان خەبەرمان دەدەن یان لە دەستگای ئاساییشەوە لە بنکەی ئاسایی یان بنکەی پۆلیس خەبەرمان دەدرێتن ئەوە یان زۆر جار هەیە ئەمە لە دەو ئاوێنە هەر وەکو غەواسەکان حالەتێکی خنکان دەبینی بە خۆمان ئاگاداری جەماعەت دەکەینەوە کە ئەو تیمێک کە ئێشەگرن ئەمن ئێشەگر نیمە لە دەو ئایەمە منداڵەکانی خۆم بردییان بە خۆم لە دەو ئایەمە حالەتێک دەبینم کاکە بە زووترین کات بگەنە فلانە مۆقعی حالەتێکی خنکان هەیە ڕۆدانی خنکان بزە لە چێن دەرەبرام بێوەی خۆت مشۆشکەی پردی کۆن لێرە ساتە سەختەکان دەست پێ دەکات و دیمەنە جەرگ بڕەکان ناخی هەموو کەسێک دەهەژێنێت زۆربەی کات ڕۆحی مرۆڤەکان نقمی قوڵایەن دەریاچە و ڕووبارانە دەبێت کە وەرزی هاویندادێ بەلەم و ثقلی پێدەگوتری لە غەواسی ثقل بە کوردەواری دەڵێ مز گرانی وەزن ئەوانە نەناو بەلەمی نایەتە خوارێ بە هیچ شێوەتەک کە وەرزی هاوینە دادێ ئەو دوو شتەیە نەناو سارەی غەواسە نایەتە خوارێ بە هیچ شێوەتەک بەلەم و ثقل سمان دەمینێتن هەر کەس و جەنتای خۆی هەیە ناوی خۆی تایبەتە و کەلوپەری خۆی تایبەتە حەجم و شتمەچی خۆی تایبەت نەناوە هەموو شتی خۆی تایبەت نەناوە مەثەلەن دەنووسی مثلا غواص محمد عزيز ئەوە یەکسەر جەنتی خۆی هەردەگریت و فڕێ دەداتە ناو سارەی محەممەد عزیز چی لەسەر شانە بوتڵی هەوای نوقسانە بوتڵی هەوای کە تایبەتە بە هەمووی ئەوە لەسەر شانی خۆی دادنێ بە زووتری کات دەگەین تا ناو سارەی کە تایبەتە بە جەماعەتی غەواسی یەکسەر فەوری دەردەچن سنووری کارەکەمان ئێستا لە خوارەوە قەندیلی با بڵێن لە دسری چەمەیەوە ئەوە عایدیمە هەتا سنووری حەش شەعبی سنووری حەش شەعبی سنووری پێشمەرگە و حەش شەعبی ئەوە بە سنووری خۆمان دەزانین کە تەواوە و ناو هەولێریش ناو هەولێری هەر گۆمەک بێ هەر مەزرعەک بێ هەر ئاوەکی قۆڵایی هەبیتن ئەوە بە سنووری خۆمان دەزانین لەبەرەوە ئێمە کە دەچینێ خولەکانیش لە دەرەوە لە بەغدا لە هەر جەیەکە بی ئەمە بەس ئێستا وەکو تیمی بنکەی بەرگری شارستانی خەبات بە غەواسی هەولێر لە قەڵەم دەدرێن خەبەرمان پێگەیشت کە ڕووداوێکی خنکان هەیە لە گۆمەکی حەفارە لە سەردای پردی کۆن بە زووترین کات کە تیمەکانمان زانی لە چێن دەرە هاتبووە قەنەعەت بکە لە بلێ و بارزان هاتبنەوە حالێتەکی خنکان ئەلێرەوە زۆر بەماندوو بنەوە ئەلحەمدولیلا چکەم بوارەکەمان زۆر مرۆڤایەتیە قەنەعەت کە حەسیان بەماندی بوون نەکرد بە زووترین کات گەیشتە شوێنی ڕوودا و ئیشەکەمان کرد بەس بەڵام بەداخەوە شاید حالمان مەزبوط نەبوو کە بڵێ کاکە ئەلێرە لقوم بووە شەوەک نەنا ئاوماوە بلۆ بەیانی حەشکەم چارێکێک ئەمە جەنازەکەمان تەسلیمی خانەوادەی کرد بە شێوەیەکی ئوسولی بۆ ڕزگارکردنی گیانی خەڵکو و گەشتیاران و هاوڵاتیان لەلایەن بەڕێوەبەتی بەرگری شارستانی خەبات کە تیمێکی تایبەتی ژێراوی پێکهێناوە بۆ ڕزگارکردنی ڕۆح و جەستی و کەسانی کە دەکەونە بەر هەڕەشە یان مەترسی ئاوی ئەم دەریاچەیە ئیدی لێرە ڕۆڵی ئەم سەربازە و نانە دەست پێ دەکات بۆ نیشاندانی زەحمەتی و سەختی ئەرک و کارەکەیان بۆ ڕزگارکردنی هەر کەسێک کە تووشی ڕووداوی خنکان بێت طبعا ئەوان خۆتان دەزان مەلەوان کە ئیشیانەوەیە کە بێن گیانی هاوڵاتیان ڕزگارکەن کە ئەوانەی کە ئەکەونە ناو زێ یاخود ناو ڕووبارەکانەوە و ئەوانە تەنها لە سنووری خەباتیش نییە زۆر دەبینن ئەوە مەودایەکی زۆرە ئەو زەیە ئەسنە شوێنەکانی تر ناحیەکانی تر و ئەوانە ڕاهێنراون لەسەر ئەرکەی خۆیان لەسەر کاری خۆیان کە کردویانە و کۆمەڵی ئەرکی تریشیان هەیە وەکو وتم کە ئاگر لە شوێنێک بەرەبێ ئەوانە ئامادەم بچن خەڵکەکە ڕزگارکان یاخود ژینگە بپارێزن ئەمانە ئەرکیان قورسە لە هەمان کاتیشدا خۆشەویستیان بۆ ئیشەکەیان وای کردووە کە بەو شێوە دەرکەون و ئەوانە ژیانی خۆیان ئەخەنە مەترسیەوە بۆ لە بەرامبەر خەڵکی خۆمان.
ئەمە کە دەستنیە شوێنی ڕوودا و کە سیارە دەمانگەیتێ شێوڵ ڕوودا و جارێ هیچ ناکە نەفەرێکمان ئایا مەسئول وەزبەیە مەسئول تیمە یان نەفەرێکی چالاکە لە تیم کە دەستخەتی مەزبوطە ئەوە بە زووترین کات ئەوێک دەستە خوارێ کاکە ئەو خنکاوە کو بووە کو نەبووە بەردی داوێتە شوێنەکەی کاکە ئێرە ئەو مووقعە ئەگەر ئەو شاید حالەیە هەرجاور و جێیەکی گۆڕی ئەو متمانەی پێناکری قسەی لێوە ناگیرێت بەس بەڵام زۆر بەجیری ئانەوە هیچ نەشڵقا بوو ئەوەم نەبوو باشی بلێ لەسەر خۆ بوو بلێ کاکە وەڵڵاهی ئێمە لەگەلی بوومە ئەلێرە خنکە ئەگەر خاستن گۆمی حەفارەی بی ئەگەر فرەوانیش بی قەنەعەت کە ناگەیشتە 10 دقیقە ئەمە تەرمەکە دەردەینین لەبەرەوەی دلیلەکەمان مەزبوطە دلیلەکەمان هیچ مشەوەشی پێوە نییە بەس بەڵام هەیە 10 نەفەر لە دەو ئاوێ هەر 10 نەفەر چونکە عەزیزەکیان لە دەست داوە چونکە برادەرێکی خۆشەویستیان لە دەست داوە هەر هەموو دلیلمان فەشەل پێدێتن لەبەرەوەی قسەی ڕاست و دروستمان نالێ نێو کاکە ئەو نەفەرەمان ئەو برادەرەمان ئەلێرە لقم بووە. ئەمە حەبلێکمان پێیە حەبلێکمان پێیە ئەمە پێی دەڵێن تەلەفۆن لە غەواسی بە سەراحەت ئێستا خەڵک زۆر هەیە دەلێ وەکو دەبی غەواز بە حەبلی دابەزی ئەمە دوو نەفەرە ناو بەلەمیە دوو یەکیان پێ دەڵێن ضابط سەیطەرە معنای ئەفسەری ئەو تیمەی کە لەناو ئاوەیە ئەوێک ئیعازی دەداتە شۆفێر بەلەم ئەوها بڕۆ ئەوها بکە شۆفێر بەلەمیش لە دوو قسەوی هیچ جوابدانەوەی نییە بەس دەرێ بەڵێ لێرە دەست دەکەن بە ئامادەکاری پێویست چونکە ڕووداوێکی خەنکان لە دەریاچەکە هەیە. ئیدی کارە سەخت و دیمەنە جەرگ بڕەکان لێرە ناخی مرۆڤ دەهەژێنێت و دەست پێ دەکات. ئەرکە قورسەکەیان لەم کاتانە بەدیار دەکەوێت. بەزەمە کە دەڵێن دوو غەواسی سەددا دەبەزی کە لۆ حادیسەکەی ئامادەیە بەو عیبارەتەی بەو ئیشارەتەی دەستە بناو ئیشارەتی دەداتە زابەتەکەی سەیتەرێک کە حەبلی بەدەستە ئەوها هەتا ئەوێک ئەوها نەکاتن ئەتولۆت نییە دابەزی. کە دابەزی ئەو حەبلەیە مربوطە بە دەستی دیسان لە بن ئاوێ دوو نەفەرن یەک دەبتە قائیدی ئەوێدی نەفەرێک دەبتە قائیدی ئەوێدی ئەوێکی ئاز دەداتن لەسەرەوەی ئازی کوونە باشن یەک نەتی دەدا مەسەلەن لە دەستی منیدا کوونە باشن ئەمن یەکسەری ئاز دەدەمەوێدی کوی باشی وەڵامم دەداتەوە هەمووی بە ئیشارەتە بن ئاوێ هەموو ئیشارەتە. ئارکێکی سەخت و پڕ لە مەترسی لە ئاستۆ دەگرن بە دوای تەرم و لاشەکان دەگەڕێن و دەیان دۆزنەوە خزمەتێک کە ترس و بیوێری و هێز نازانێ بەڵکو و پێویستی بە هەوڵی گیانفیدایانە هەیە. بەڵام ئەوەی گرنگە لە ڕزگارکردنی ڕۆح یان دەرهێنانی جەستەی کەسی خنکاو لە قوڵای ئاوە تاریک و لێڵەکان خێرایی و کات هاوکاری کەسوکاریان هاوڵاتیان ڕۆڵی سەرەکی دەبینن بۆ کاراسانی ئەمتیمانە. زۆر خەلک هەیە لە شوروی کە زەرجی لە بن ئاوەیە زار هەیە زەختمان لێ دەکا ئەمە بماتە دێ با بڵێن گەڕ کە گەڕ بە یەک دقە احتیمالی 30 تەقلەت پێ لێ دەتن ئەوە لە بەشی خۆمانە مەمنوعە ئەگەر چەندەها زەختمانیش لێ بکرێ ناسنی ئەو شوێنەی بە شوێن هەیە تۆر هەیە ئەمە حربەمان پێەیە طبعاً قەمەی خۆمان پێەیە هەرکەس و غەواس و قەمەی خۆی پێەیە حربەی خۆی پێەیە
لە بن ئاوێ ئەگەر بێ و مەترسی گیربوونی هەبوو کە گیریش بووینە بە حربەی خۆمان قوتار کردیە. لە کاتی ڕووداوش زۆر ئەستەمان بۆ پەیدا بێک لەوانە تۆڕە شاخە زۆر حاڵەتە بۆ چوونە ناو هەموو لەشمان بە خوێنداوە بۆ نمونە سەرما تەقیوە بە شاخ و شتی کەوتووە مشکلە لەگە خەڵکی خەڵک زۆر ئەومان بۆ دروست دەکات گلەیمان لە خەڵکی زۆر هەیە خەڵک یارمەتیمە نادا بە هیچ شێوەیە وە دەزانەگە غەواز گوتیان غەوازتەوە ساڵانە عادیسەمان زۆرە لە 15 کەمتر نییە بۆ سەرێ ساڵی وا گەیشتۆتە 45 حادیسەی خنکانی 35 بووە 40 بووە ئێستا ساڵە تا ساڵ هەتا ئێستا ئەو 15مین عادیسەی هەمان بێ بەڕاستی کارەکەمان کارێکی ئەستەما هەر ڕووداوەک دەبی ناخۆشیێک دێتە بەرامبەرمان ئەوجا حەسەب ناخۆشیە حەسەب جێەکەیە هەندە جێ هەیە ناخۆشیەکەی کەمێک ئاسانترە و هەندێکەیە لەبەر شاخ و تۆڕ و کەسیم دێتە مقابلمان بەڕاستی ڕوبەڕوومان دەبتەوە لەو کاتەی ئەگەر کەمێک زیرەک نەبین بەڕاستی گیانی خۆمان لە دەست دەین. ئەم کارمەندانە جگەلەوەی کە خۆیان مەلەوان و کەسانی شارەزان لەم بوارەدا بەڵام لە هەمان کاتە بە دەرەجەیەک بە پلەیەک مەترسیەکی زۆر لەسەر ژیانیان هەیە چونکە ئاو خۆی مەترسیدارە کاتێک کە ئەمانە کردداری ڕزگارکردنەکە دەکەن لەبەر ئەوەی ئەم شوێنی زەی گەورە مەترسیدارە ئاوەکەی تیژڕەوە لەوانەیە هێز و توانای نەمێنێ ئەم کارمەندا کاتێک کە هێز و توانێ نەما خۆی ژیانی دەکەوتە مەترسی وە لە هەمان کاتێک گەنجێک دەکەوێتە ناو ئاوە و ئەو تیمانە بەهانایەوە چن ئەو کەسەی کە دەیەوێت بخنچێت و کەوتۆتە ناو ئاوەکە هەموو هێز و توانا و هەولی خۆی دەدا بۆ ئەوی ڕزگاری بکە کاتێک ئەو کارمەندە دەچێت ڕزگاری بکە تونند ئەمانەی ئەو کەسە دەگری زۆر ڕووداومان هەبووە لەم حالەتە ئەم کارمەندە نەیتوانی و هیچ بکە لەبەرەوەی ئەو کەسە بە هەموو هێزی خۆی گرتوێتی نەیتوانی مەلە بکە. چەندی بڕۆی قوڵایەکە زیادی بچووکە بە تەدریجێ با برێن وەکو ئەوە وایە وەکو قاندرمەک وایە ها دەبینێت لێرە 2 مترە لەولاتر 3 بەڕاستی ئەمە ئەشێنە بەڕاستی نەک زەریبەیە بەڵکو قەتدا یەک عایلە لێرە بمبدرێ بە منداڵەوە لەبەرەوەی کارە ساتێکی زۆر مەترسیداری لە دووە ئەویش دەست بەردارە هەتایە تەواو ئەویش مردنە. مەترسی گەلک زۆرە وا حساب نەکاتن ڕێز و تەقدیرم لە هاوڵاتەکانی خۆمانە یا چاوەیەکەیەکە ماز دەکەم ئەم لە مەعانەتیان دەزانم و بەس قەنەعەت بکە بێ و 5 دقە بێتە بن ئاوێ دەلێ خوا قووەتامدا وەڵڵاهی ئەو کەسە ئەو ئیشە بە هەموو کەسەک ناکرێت. ئەو کەرماندانەی ئێستا بەحسیانمان کرد کە تایبەتن لۆ دابەزینی بناو بەڕاستی جێ شانازی و جێ دەستخۆشین بەڕاستی ماندوون بەڕاستی ئەرکەکی پیرۆزیان هەر بژاردیە بەڕاستی هەموو کەسەش ئەو ئەرکەی هەر نابژێرتن لەبەرەوەی مەترسی ژیانیان لەسرە. ئاگادار کرایتنەوە شەو بووە بە زووترین کات گەیشتنە شوێنی ڕۆدا و ئەلحەمدولیلا توانیتمان تەرمەکە دەربینن کە جێی مەترسیداری نەبووە بەس ئەگە مەترسیداری تێدا بیتن هەر ئەفسەری بنکە و مەسئولی وەزبەی غەواسی لۆ نییە یەک نەفەری دابەزی لەبەرەوەی مەترسی لەسەر ژیانی غەواسەکەی خۆی دروست دەبی بە شەو خەتەراتی شەوەتون نازانی ئایا پێشەکە تۆڕە سیمە نازانیت سید لە بەرامبەرت ڕوود بە ڕوود دەبتەوە ئەتووە لە ئیشێکی پیرۆزی بەڵام ئەوەی کە لە بن ئاوێ ڕەحمت پێ ناکە تۆڕە لێت گیر بوو ئەوانە
سەربازی ونن و پێویستە زۆر زیاتر ڕێزیان لێ بگیرێ و من لە جیاتی وانی سوپاسی ئەوە دەکەم کە ئەمڕۆ ئەوانتان بەسەر کردوونەوە لێرە دیارییان پێشکەش دەکەن و ئەوەی بە ئێمەش بکرێ وەکو خۆمان هەمیشە پشتیوانیمان کردوون و پشتیوانیشیان دەکەین جگەلەوە ئێمە باسی بەرگری شارستانیش بەگشتی دەکەین ئەوانە جگەلەوەی کە دێن لەناو زێ خەڵکێک ڕزگار دەکەن ئاگر ئەکەوێتەوە بەردەوام دیسان خۆشەویستیان بۆ وڵاتەکەیان بۆ خەڵکەکەیان دەچن ئەو خەڵکە ڕزگار دەکەن لە ئاگرکەوتنەوە ژینگە دەپارێزن ئاگر لە پوش و پەڵاژەکەوێت لە دارستان دەکەوێت ئەوانە ئامادە دەبن ماڵی خەڵک دەسووتێ ئەوانە دەچن ڕزگاری دەکەن بۆیە ئەوانە هەرچەند باسییان بکەی پێناسی ئەوانە کەمە بەڕاستی لەلای ئێمە و من لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم و پێشیان ڕدەگەێنم کە وەکو ئیدارەی خەبات ئێمە ئەوەی پێمان بکرێت لە خزمەت ئەوانە داین و پاڵپشتێکی تەواویان دەکەین و هاوکاریشیان دەکەین. ئەم ئاوە زۆر مات و بێدەنگ خۆی نیشان دەدات ئەگەر هەستیار نەبیت لە تێپەڕبوون بەناو قوڵایە ماتە ئەو کات مەترسی گەورەی گیانت دەپۆشێت و مردن چارەنووست دەبێت. داستا زیاتر لە سەتان هاوڵاتی تەرمەکانیان دۆزراونەتەوە لەلایەن ئەم تیمانە لە سەرجەمە و شوێنانەی کە لە کوردستان بە ئاویان ڕووبار و دەریاچە داپۆشراوە. ئەم ساڵ سەرەتای هاتنی هاوین لە زیاتر لە 20 تەرم دۆزراوەتەوە 3 کەس لە مردن و خنکار ڕزگار کراون. ئەمەش لە ئەنجامی خۆبەختکردنیان لە پێناو سەلامەتی و پاراستنی گیانی ئەم کەسانەی ڕوو لەم شوێنانە دەکەن. بانگەوازێک هات لۆمە لۆ مدیریەتیمە لۆ مدیریمە کە تیمە ئەو تیمەکانگۆ پێکاتینە با بڵێن تیمی ژێرئاوی خەبات 6 نەفەری چالاکم لۆ هەڵبژێرن ئەلحەمدولillah هەموو چالاکن هیچ مشکلیان نییە بەس لە زمنی تیمەکەی 6 چالاکترم دەوێت ڕێکتر لۆ حادسەی عەبارەی مووسڵ کە ناسراوە عەبارە بە عەبارەی ناسراوە ڕووداوەکەی مووسڵ کە ڕووداوەکی دڵتەزێنی هەموو جیهان بوو نەک بەس کوردستان بەز ئەمان بەڵام بە هۆی هەستانی دەستگای خێرخوازی بارزانی کە سەرپەرشتی ئیشەکەیان کرد ئەمە 6 ڕۆژان بە عەمەلی لەگەڵیان بووین لە مووسڵ. هذا مطر خير هذا خير هذول الابطال جماعه كردستان ويانا نشكر كاكا مسعود اللي دسم علينا وهاي الوقفه ان شاء الله ما ننسانا وياه الى الابد ان شاء الله على راسي. بەڕاستی یەک لە ڕووداوەکان ناخەشەیەم بووە کە گەیشتنە مۆقعی ڕووداو گوتیتمە بابەکەی کاکە ئەو منداڵەت کووە ون بووە گوتی وەڵاهی بەس جۆتە پێڵاوەکەی لێرە بووە معنی بەهۆی جوتە پێلاوەکەی ئەمە دیدیتمانەوە کە شوێنێکی زۆر مەترسیتار بووە ئەو دوو منداڵە دوو برابن بە سەراحەت کە دەرمهینە ئەمن لە ناو خەرچی بڕە خۆمان قایم ڕدەگرین لەبەرەوەی هورەی بەرامبەر خۆماندا نەبەزێنین بەس ئەگەر بێ واقعی ئێمە لە دلەوە گریانەکەی وا دەگرین لە دلەوە لە چاوەوە ئەمە دەشارنیەوە. من وەکو خۆم وەکو بەرپرسیەکەی ئیداری لێرەم بە هەموو شێوک بەوانشم ڕاگەیاندووە هەرچەند ئەزان لە ماوەیەکی کەمە من لێرە دەست بەکار بووم پێم وتون لەگەڵیان دەبم و هەر شتێک بە من بکرێت من پشتیوانی تەواویان دەکەم و هەر پێویستێکیان هەبێ ئەوەی بە من بکرێت من بۆیان دابین دەکەم و لە پێشتریش ئێمە وەکو بزانن لە لای خۆمان لە سنووری خەبات کۆمەڵێ خەڵکە سەردانی وێ ئەکەن خۆتان دەزان زێەوە ڕۆژانە هاوڵاتیەکی زۆر لە دەوروبەری هەولێرەوە دێن سەردانی ئێرەکەن بەهۆی شارەزایان نییە لە وارەدا لەو شوێنە ئەکەونە ناو ڕووبارەکانەوە ئەوانە فەوڕەن تیمەکانی ئێمە لەوێن لە ڕۆژانی بەتایبەت جومعە و شەممە لە ماوەی کە من دەست بەکار بووم ئاگدارمان کردوونەوە بەردەوام هۆشیاری دەدەنە خەڵکەکە ئاگدارەکەنەوە کە بەڵێ ئەو شوێنە مەترسیدارە ئاگداری خۆتان بن و ئێمە جگەلەوە لەگەڵ شارەوانی ئێرە سەرۆکایەتی شارەوانی کۆمەڵێ تابلۆمەیان ئامادە کردووە کە خەڵکەکە ئاگدار بکرێتەوە بەڵێ ئەو شوێنانە مەترسی هەیە بەڵام هێندێک جار خەڵکەکەی گوێناداتە ئەو بابەتە و مەلەوانی دەکەن و بەداخەوە ژیانەکەوێتە مەترسی و تیمەکانی ئێمە بەفریانەکەون و دێن ڕزگاریان بکەن.
ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کەناڵی کوردستان 24 پێشکەشی دەکەم بەم تیمە پیرۆزباییان لێ دەکەم پیرۆزە.